بەنسبەت بیتکۆینەوە کوینەکان و ئالتکۆینەکان زیاتر نرخیان بەرەو هەڵکشان چووە واتە ئەوەمان پێشانەدە کە ئەگەر بازاڕی بیتکۆین کەمێکی تر ئازیزان بەرەو هەڵکشان بچێەوە بازاڕەکە خۆش بێت بەڕاستی شاهدی پامپێکی زۆر گەورەی ئالتکۆینەکان دەبین بە تایبەتی میمکۆینەکانیش کە هەروەکو بینن کە ئەمڕۆ بازاڕی بیتکۆین 3.51 لە سەتا بەرەو هەڵکشان چووە و هەروەها ئێتریۆمیش هەر بەم شێوەیە دراوەکانی تر کە زۆربیان بەرەو هەڵکشان چووینە هەروەکو گوتم لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوودا کە ئێتریۆمی 1050 دلاریمان بینی و هەروەها BNB 215 دلاریشمان بینی کە ئێستا بینن ئێتریۆم بە 1700 نزیکەی 1800 دلاری معاملەی پێکرێ و هەروەها باینەنسیش کە هەمان BNB بە 324 دلاریە و بیتکۆین بەڕاستی هەروەکو گوتم لە بیداتی ویدیۆکە ئەگەر کەمێک ئەگە بیتکۆینی سەروی 26-27 هزاری ببینی واتە سەروی 27 هزاری ببینی بەڕاستی شاهدی پامپێکی زۆر گەورەی دراوەکان دەبین. بەناوی خوا سڵاو هاوڕان هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. واو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتمەین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێیە و چەنێلەوە بڵاوەکەمەوە کەیوا بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵای تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ ئازیزان هەروەکو بینن کە بیتکۆین ئەمڕۆ 3.6 لە سەتا بەرەو هەڵکشان چووەوە لەگەڵ هەڵکشانی بیتکۆین بەڕاستی بە تایبەتی ئالتکۆینەکان ئێمە شاهدی پامپیان دەبین کە هەروەکو لە یەک مانگی ڕابردوودا هەروەکو دەبینین کە بیتکۆین کاتێک کەچینە سەر چارتی بیتکۆین تقریبەی بەرەو هەڵکشانێکی باش چووە کە لە 21,000 دلارەوە ئێستا نزیکەی 24,000 دلاری معاملەی پێکرێ و هەروەها بیبی دۆچکۆین ئازیزان کە ئەمڕۆ هەروەکو بینیم لە ماوەی یەک ڕۆژە بەڕێزانم کە لە 13ەوە بیتکۆینی 14 ببورن بیبی دۆجی 14.42 شم بینی واتە ئەگەر دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین مەحدودەی 16 بگاتە مەحدودەی 16 بگرە هەتاکو 18 19 20 دەڕوە. ئەگەر بیتکۆین بەرەو هەڵکشان بچێت کەمێک بەڕاستی شاهدی پامپێکی زۆر گەورەی ئالتکۆینەکان و هەروەها میمکۆینەکانیش دەبین کە لە ماوەی یەک مانگی ڕابردووشدا هەروەکو بینن کە بەڕاستی بیبی دۆچکۆین باش لەو مەحدودەی 8.013 14 مقاومەیەکە بگرە 12 چونکە ماوەی تقریبەی مانگێک زیاترە کە ئێمە شاهدی بیبی دۆجی 8.013 14 و 12 کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر باشە بۆ بیبی دۆچکۆین و ئەو مقاومەی والەیەکە کە ئەگەر خەبەرێکی تازەوە بە تایبەتی ئەکسچێنجی بیبی دۆچکۆین بێت بەڕاستی شاهدی پامپێکی گەورەی دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین دەبین و هەروەکو بینن کەشی باش ئازیزان کەشی باش هەڵکشانێکی باشی بەخۆوە بینیوە لەگەڵ هەڵکشان و داکشانی بیتکۆین بە تایبەتی کە لە ماوەی یەک مانگە بیتکۆین تقریبای باش بووە کە ئەویش لە 11 سفرەوە لە ببورن 4 سفر دەیەوە ئێستا بە هەتاکو 4 سفر 13شمان بینی و هەروەکو دۆچکۆینیا بین نازیان کە دۆچکۆینیش بەڕاستی لەو شوێنەی ماوە لە 6 سنتی دۆچکۆینیش بەڕاستی بەرنامەی تازەی ئەگەر هەبێ بە تایبەتی ئیلان ماسکە دیسانەوە کاری باش بوو دراوی ئەلکترۆنی دۆچکۆینی بکات بەڕاستی شاهدی پامپی گەورەی دۆچکۆینیش دەبین کە لە ماوەی یەک مانگە هەروەکو بینن دۆچکۆینیش هەر بەم شێوەیە بە 6 سنتی بوو ئازیزان هەتاکو 7 سنتی شووە بەڵام پێم وایە نەگەشیتە 8 سنتی کە نزیکەی مانگێکە 40 ڕۆژە دراوی ئەلکترۆنی دۆچکۆین لە مەحدودەی 6 بوو 7 سنتی ماوە. باش بزانن ئازیزان ئەو دراوانەی کە مقاومەیەکەن و لە ماوەی مانگێک 2 مانگ 40 ڕۆژ مانگێک 2 مانگ و 3 مانگە مقاومەی ئەکەوە لە یەک نرخامینی دڵنیا بنەوەی ئەگەر
دەنگ و باسێکی تازە بە تایبەتی بە نسبەت بیتکوینەوە هەبێەوە بەرەو هەڵکشان بچێت میم کوینەکان و ئالتکوینەکان بەڕاستی ئەوانەی کە مقاومەیەکەن شاهدی لە داهاتوودا شاهدی پامپێکی گەورەی ئەو جۆرە ئالتکوینانەوە میم کوینانە دەبین. بەڵێ ئازیزان هاتم دیسانەوە لەسەر بازاڕی ئەمڕۆی کریپتۆکارنسی کە هەمان دراوی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی بۆ ئێوە ڤیدیۆ دروست بکەم. ئێوە ئازیزان ئەم ساڵە بەڕاستی نەهات بوو دراوی ئەلکترۆنی بە تایبەتی کە لە چەندین ڤیدیۆ باسم کردووە سەبەبی ئەو هەموو نەهاتە لۆنا بوو کە شەریکەی لۆنا چەند بیتکوینێکی هەبووە ئەو کاتی کە بیتکوینەکەی فروش هەم نرخی بیتکوین بەڕاستی بە شێوایەکی ترسناک دابازی و هەمیش لەو بازاڕیدا کە خودی لۆنا کە بە 120 دلاری بوو هاتەوە 4 بەڵام لە ئایندەدا شاهدی پامپە گەورەکانی چەند دراوێکی ئەلکترۆنی بن بە تایبەتی بیبی دۆج شیبا و هەروەها خودی بیتکوین کە پێم وایە چونکە بەڕاستی ئەو ڕۆژانەی دراوی کریپتۆکارنسی تێپەڕاند ئەمساڵ کە شاهدی داکشانێکی زۆر گەورەی دراوەکان بووین لەما پاش شاهدی ئەوە دەبین کە بەڕاستی لەگەل بیتکوین و لەگەل هەڵکشانی دراوی ئەلکترۆنی بیتکوین شاهدی پامپە گەورەکانی ئەو میمکوینانە دەبین کە مقاومەیەکەن و بەم شێوەیە وەکو شیبا دۆچکوین و بیبی دۆج کە مقاومەیەکی باشەکەن و لەگەل هەڵکشانی بیتکوین ئەوانش بەڕاستی خێرەکی باش بە هۆڵدێرەکانی ئەدەن. بەڵێ ئازیزان ببورن کە کەمێک ڤیدیۆەکەم درێژ کردەوە بەڵام پێویست بوو کە ئەمڕۆژ باسی بازاڕی کریپتۆکارنسی بکەین کە بەڕاستی چەند ڕۆژێکە 20 ڕۆژێکە مقاومەیەکی باشە بینیم بوو چەند دراوێک کە ئەگەر بێت و بەڕاستی ئەو دراوانە بتەقینەوە زیاترین خێری بوو هۆڵدێرەکانی دەبێت. سوپاس هێواکەم کە تاکو ێستا بینەریان ڤیدیۆی بوو ئازیزان سوپاس هەر ڕەخنەکامێن پرسیارێکە بوو لە ژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئاپێکی تر وهەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.